سڵاتان لەبێت دکتۆر ئاراس برادۆستیم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتانم. ئەم بەرنمەیە تەواو جیاوازە چونکە من لە شوێنێکم کە گوندی هاری پۆتەرە. ئێستا یەکێک لە کۆنترین شوێنەکانی دنیاە لە ڕووی گەشتیاریەوە و ئێستش ڕۆژانە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات. بەرنامەی ئەم جارە لەگەڵ پزیشکێکی کووردە کە لە ئاکرێوە هاتووە، لە بەریتانیا گیرساوەتەوە. ئێستا یەکێک لە باشترین پزیشکانی دڵە لە بەریتانیا، لەلایەک خۆی پێش دەخات، لەلایەک دڵی بەریتانیەکان چارەسەر دەکات. ئێستا دڵی بەریتانیەکان لە نێو دەستی کوردێکی ئاکرێدایە. چیرۆکی سەرکەوتنی ئەو کووردە و هەندێک کوردەکاری دیکەی جوان لەم بەرنامە ڕەنگا و ڕەنگە دەبینن. لەگەڵم بن، با دەست پێکەین. لە بەریتانیا شوێنی تایبەت هەن کە تەمەنیان زۆر زۆرە. تەمەنیان بۆ نمونە لەسەر و 500 ساڵە، زیاتر لە 500 ساڵیشە ژیانیان تێدایە. بەڵام لە نێو ئەو شوێناندا شوێنێکی زۆر تایبەت و زۆر گرنگ هەیە کە گوندێکە بە ناوی کاسڵ کومب. ئەمە گوندی کاسڵ کومبە کە لە بەریتانیا بەناوبانگە بەوەی کە باڵەخانە و خانووەکانی تەمەنیان لەسەر و 500 ساڵە. هەر دیوارێک لێرە دەیبینی، هەر دەرگەیەک، هەر پەنجەرەیەک، هەر بەردێک و کەرپوچێک لێرە دەیبینی تەمەنی لەسەر و 500 ساڵە. و ئەمانە لیست کراون لە نێو ئەو لیستەدان کە نابێت بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێن. ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئێرە دەکات، لەبەر جوانیەکەی، لەبەر کۆنیەکەی، لەبەر مێژووەکەی. ئەوانەی کە ئاوا دێنە ئێرە چاویان فێر دەکەن لە سەیرکردنی ئەو دەستکردەی مرۆڤ کە 500 ساڵە دەستکاری نەکراوە و دەستکاریش ناکرێت. You're okay in your feet, sir? But obviously, when we do the angiogram, as soon as I've taken وهراكو دبينا بونمونا استا دو نرسم لقلا ونرسكيش ل دستي خوي ناشواتن لبرو اگر مثلا قصرك بيوز بي اگر شبكه بيوز بي اگر واير بيوز بيتن دنيريتن بو تيما كي لقلمن وأوي راديوغرافر من هي لوري ناس من هي جوني فيديا اما تيما كي او رويا وتيما كانش دا قورتن روش بروش حسب شفتك يعني بي كور بليز. عادة أوي إشي إلكتيف تقريبا يعني ساعات 8 ساعة 6 باشا وش أجر إمرجنسي هبيتن بروج يعني درنك 24 ساعتي أجر نخش توشي جلطة بيتن علاج ذكين بعيني طريقة بس هو حالتك إمرجنسي دبيتن. هر وقت دزان الاستبون من أما دماركي يكل دماركانا بيدلين رايت كورنري آتري دمالي لا راستيا وتقريبا سطا هشتا بينجي سطا نوتي تسكاتي تدا أماش تأكيد كاتن كأوكاتي كداخلي خستخانة بوا توشي جلطة بوا والله
عیلاجەکە جۆریەتی عیلاجەکە تهدید دەکرێتن بەوەی کە چەند دەمار تەسک بووە چەند دەمار قەپات بووە ئەوجا ئاخیری بڕیار دەدرێتن ئایا بە شەبەکە عیلاج بکرێتن یان بە فەتح سەدر. ئێستا ئێمە تقریبا جەدوەلەکەمان ئەمڕۆ تەواو بووم. جەدوەلەکەمان جیاوازی تێدایە بۆ نمونە مەسەلەن ڕۆژێک قەستەرەیە، ڕۆژێکی تر بۆ نمونە لە بەشی ئێکوکاردیۆگرافیە سۆناری دڵ، بەشی ڕۆژێکی تر مەسەلەن لە عیادەی خارجیمە، بەشێک ڕۆژێکی تر لە ڕەدهەمە نەخۆشی کە داخل دەبن. شتەکە تقریبا بە تەنظیمی دەکرێتن کە بە تەنظیمیش دەکرێتن ئەزانی مەسەلەن ڕۆژانە چت هەیە چت نییە. ئەمڕۆژ لە قەسەر بم ڕۆژێکی قەڵەباڵە بوو بەڕاستی بە تایبەتی دانی عەسرەکە 4 حاڵەتی مستەقر بوو کە تەواومان کرد الحەمدوللا. دوایێ ئەوان تەواو بوون دەست پێمان کرد بە قەستەرەکردن بۆن ئەو نەخۆشانەی کە لە ناو خەستەخانە داخل بوون. نەخۆش ئاخر دوو نەخۆشیش ئەوە بوو جەڵتەی گەورەیان توش بوو. من ناوم دکتۆر سەلاح الدینە، سەلاح الدین محەممەد ڕژدی. من لە هەولێر ژیاوم تقریبا 22 ساڵە لە بەریتانیا دەژیم. کۆلیجی پزیشک تەواو کرد لە هەولێر، پاشەوەی کە تەخەڕوج بووم ساڵێک دەوامم کرد. پاش لە دەوامەکە ئیتر ڕێککەوت بە ڕێگای کۆنفرانسە کە بێمە ئەوڕۆپا، دوای گەشتمە بەریتانیا. لە بەریتانیاش هەر بەرداوام بووم، هەدەفم بوو بەڕاستی هەر ئەوەندە خوێندنەکە و عیلمەکە و زانستەکە فێر بم. فهر خەریک بووم یان ئیمتیحاناتەکانی خۆم و ئێستا حالی حاضر استیشاری قەلبم و استیشاری قەستەرەمە و لەگەڵەوەش ئێستا لەگەڵ بە تەنسیق لەگەڵ ئۆکسفۆرد جۆن ڕاتکلیف هۆسپیتال پێ دەڵێن، لەگەڵ بریستڵ هارت ئینستیتیوت خەستەخانەی دڵی بریستڵ کە شارێکە تقریبا 40 دقە 50 دقە لێمان دوورە و ئۆکسفۆردیش ساعتێکمان لێمان دوورە. عملیاتێکی قەستەرێکی تایبەت دەکەین ئەوەی کە بە تەبدیلی سەمام بە بەنجی مەوزوعی. ئەمەش وەکو بڵێ ئێستا ناخۆشێکی باوە و زۆر دەکرێتن و ئەمە شتێکی پێشکەوتووە کە من خۆم بە پێخۆشحاڵ دەزانم کە بەشێکم لەو ئەو مەجموعە دکتۆرانەی کە چارەسەری ئەو نەخۆشە دەکەین. پێشماوەیەک عضو بووم لە کولیەی مەلیکەی بەریتانی، کولیەی شاهانەی بەریتانی پێ دەڵێن MRCP. ئێستاش بوومە زەمیلی پێشماوەیەک بوومە زەمیلی کولیەی مەلیکەی بەریتانی. هەروەها ئیمتیحانەکانی وەکو بڵێ تەخەسوسی دڵ و دکتۆرای ئەکادمی و دکتۆرای عەمەلی و دکتۆرای قەلبی و دوای دکتۆرای وەکو بڵێ بەشیری تەخەسوسی قەستەرە. خاوەنی دوو مناڵم، خێزانم دکتۆرە ئیمانە کچی پورمە، دکتۆرە ئەویش ئیستیشاری ڕۆماتیزمم جمکە و نەخۆشیەکانی ئەوەیە، ئەوە نەخۆشیەکانی ڕۆماتیزمن. ئەمش وەکو بڵێ پاش 3 ساڵ کە من هاتمە بەریتانیا یەکترمان ناسی بوو و حەزمان لە یەکتر بوو وەکو بڵێ زەواجەکەش بە تەفاهم بوو، بە ئیتیفاق بوو. ئێستاش کە هاتینە ئێرە یارمەتی یەکترماندا، ئەو ئیستیشاری ڕۆماتیزمە، منیش ئیستیشاری قەلبیمە. دوو مناڵمان هەیە، یوسف و لین. یوسف عمری 15 ساڵە، لینش عمری 11 ساڵە. لەو شارە دەژین کە ناوەکەی چێڵنامە. من خۆشحاڵ بووم کە ئێستا کەمە بەڕاستی هەردووکمان لە خەستەخانەیەک ئیش دەکەین. ئەوەش بوو هۆیەک بوو کە ئەو شارمان هەڵبژارد لەبەرەوەی کاتی کە من دەستم پێکرد بە ئیش داوایان کرد کە عەقدی دائیمیان پێدام و زانیان کە خێزانشم ئیستیشاری ڕۆماتیزمە. حەزیان کرد ئێمە هەردووکمان بینە ئەو خەستەخانە ئیشکەین و بۆماش مناسب بوو، نزیکیش بوو. ئەو یەکەم ئەو حاڵەتی وەزعی کە من تێدامە بەڕاستی فەزلی دەگاتە فەزلی خۆی گەورە کە من گەیشتم ئەم حاڵەتە. پاشەوەش دەگەڕێتەوە فەزلی دایکم و باوکم. دایکم هەر وەکو بڵێ خێزانی ماڵەوە بوو، بەڵام ژیانی خۆی هەمووی تەرخان کرد بۆ ئێمە.
Son, come on. Bolton on the Water گوندێکە لە نزیکی چەڵتنهام گوندێکی زۆر جوانە دانیشتوانی گوندەکە کەمتر لە 3500 کەسن بەڵام ژمارەی گەشتیار لە ساڵێکدا تەنیا بۆ ئەم ڕووبەرە بچووکە سەر و 300,000 کەسە بەردەوام قەرەباڵغە چونکە گوندێکی بچووکە گەشتیاری زۆریش ڕووی تێدەکەن بۆیە بەردەوام هەز بەو قەرەباڵغێ دەکەی ئەوەی لێرە دەیبینی ئەوەیە بەشێکی زۆری گەشتیارەکانی ئێرە تەمەنیان هەیە ئەو کەسانن کە بە ساڵات چوون خانەنشین بوون ئیتر وردە بە پێی کات و دەرفەت دەگەڕێن بە دنیادا ئەم ڕووبارە یەکێک لە خاسیەتە جیاکەرەوەکانی ئەم گوندەیە لە هەندێک شوێن کە ئاوا تەسکتر و لێشترە ڕووبارەکە دەبینی شێوەی ڕووبارەکە دەگەڕێت بەڵام لەو لاترەکە بینی بێتان ڕووبارەکە منترە هێواشتر و هێمنترە بەڵام ئەوەی کە لەم ڕووبارە ناگۆڕێت ئەوەیە کە هەمیشە ئاوەکەی ڕوون و سازگارە هەر حەز دەکەیت بیخۆیتەوە ئەوەی ئەم دەیکات جگەلەوەی کە بە شێوەیەکی کردداری حەزێکی خۆی ئارەزوویەکی خۆی جێبەجێ دەکات بێگومان بۆ مێشکێکی زۆر باش خەڵکی بەتەمەن بە هەندێکی یاری و بێگومان بە وێنە کێشان و ئەم جۆرە هونەرانە خانەکانی مێشکیان چالاکتر دەبن و چالاکی مێشکیان تا تەمەنێکی زیاتر بەردەوام دەبێت بۆ یەکێ لەو شتانی لێرە بەردەوام دەیبینیت ئەمە هەر شتێک کە ئێستا ئەو دانیشتووە هەر شتێک بە چاوی دەبینێت دەکێشێت ئەو قەڵەباڵغەیە کە لەسەر عیادە دروست دەبیتن 50 نەخۆشە 60 نەخۆشە احتیمالە نەخۆشی حەقیقی 20 بیتن 120 بیتن 130 بیتن فسیستەمەکە چ دەکاتن وەکو بڵێ فیلتەر دەکاتن نایەڵێتن ئەو نەخۆشەی کە پێویستی نییە بێتە خەستەخانە بێتن لەبەرەندە یەکەم جار GP دەیبینیتن عیادەیان لە دەرەوەی خەستەخانەیە جا هەر مەحەلەیەک و عیادەی تایبەتی خۆی هەیە نەخۆشەکان هەموو دەبیندرێن دوایە بڕیار دەدرێتن ئەمە بەسیتە ئەمە نەخۆشی نییە ئەمە قەلەقە ئەمە هەر بە ئاسانی چارەسەر دەکرێتن ئەوانەی کە چارەسەر ناکرێتن بە ممارس عام بە GP دەشتە مەرحەلەی دووەم ئەوەیە کە خەستەخانەیە بەڵام هاتنە خەستەخانەش دوو جۆری هەیە یان وەزعەکەت زۆر شڕە ئەچی داخل دەبی لە تەواری لەوێ لە تەواری دەبیندرێ ئەوەی کە حالەتی زەڕوری نییە GP بڕیار دەداتن نەک نەخۆش بە کەیفی خۆی لەبەرەوەی شتەکە منتەزەم دەکرێتن GP نامە دەنێریتن دەڵێ ڕەئیت چییە دەتوانی ببینی ئەمەش بڕیار دەدەین یا ببینی یان نەبینی بەڕاستی من لە هەردوو لا ئیشم کردووە یعنی لە هەولێر ئیشم کردووە پێشێ بێمە بەریتانیاوە 22 ساڵە لێرەمە وەکە هاتی مێرش هەست فەرقەکە هەست دەکەم جیاوازەیەکی کە لە کوردستان بۆن چۆن ئیشمان دەکرد و لێرە چۆن ئیش دەکەین و شت هەیە کە بەڕاستی ئێمە ئیستیفادەی لێ بکەین لە لای خۆمان ئەگەر بێت و ئەو سیستەمە نەبیتن و دەوری بنکە تەنگ دروستیەکان و دەوری ممارس عام ئەوەندە گرنگ نەبیتن چی لێ دێتن زەغت لەسەر دکتۆرەکە دروست دەبیتن عیادەکە وێردە 50 نەخۆشە 60 نەخۆشە ئەگەر 56 نەخۆشیش ببینی تۆ ناتوانانی نەتەرکیز بدەی لەسەر نەخۆش نەدەتوانی کاتەکەی بدەیە نەدەتوانی جێڕا بگری نەمن نەخۆشیش مرتاح دەبیتن بەو دەرەجەی احتیمانش دکتۆری مەعیدە بۆ نمونە احتیمالە لەو 30 نەخۆشەی دە نەخۆشی پێویست بیتن فحوسات و عیلاجی مەعیدەی بیتن و ئەگەر بێت و ئەو سیستەمە بڕواتن ئەو تایبەتمەندە ئەو ڕاوێژکارە لە بەشێک لە بەشەکانی نەخۆشیەکان ئەو کاتی زیاتری دەبیتن ئەو کاتی دەتوانێتن زیاتر گوێڕا لە نەخۆش بگریتن و نەخۆشی زیاتر ئیستیفادەی لێ دەکرێت ئەو عیلاقەش وەکو بڵێ عیلاقەی نەخۆش و دکتۆر عیلاقەکی سەرکەوتوو دەبیتن سقیان بە یەکتر دەبیتن حتا کە سێقەش دروست بووتن
عیلاج سقەی بە فەحسەکان دەبێت سقەی بە عیلاجەکەی دەبیت و نەخۆش زیاتر باشتر دەبێت. چالتنهام یەکێک لەو شارە جوانانەیە کە خەڵکە بە تەمەنەکە لێرە دەبینی لەبەرەوەی کە خەڵکەکە تەمەنیان درێژترە. ئەمە یەک. دوو، بەناوبانگترین پێشبڕکەی ئەسپ سواری لە چالتنهام دەکرێت. گەورەترینیشی لە ناوەڕاستی مانگی سێیە کە هەمیشە شا یا شاژن بەشدارە تێیدا. اینجا فستیڤاڵی گەورە لە چالتنهام ئەنجام دەدرێن. اینجا ڕووبارێکی بەناوبانگیشی تێدایە، هەروەها سنتەری تۆڕی ئینتەرنێت و ئایتی و هەواڵگری بەریتانیا لە چالتنهامە. شارێکی بچووکە بەڵام کاری گەر و گرنگە. ژمارەی دانیشتوانی تەنیا 120,000 کەسە، بەڵام 120,000 کەس ڕۆڵێکی گەورەیان هەیە لە بەریتانیای گەورە. من ئەنجێلام یەکێکم لە پەرستارەکانی ژووری نیشتەرگەری لە تاقیگەکانی قەستەرەی دڵ. من دوو ڕۆڵم هەیە. یەکێکم لەو پەرستارانەی لەگەڵ دکتۆر سڵاح کار دەکەم، هەروەها لەگەڵ هەموو ڕایۆژکارەکاتیەکانی دیکەش. جگە لەوەش من مامۆستای پەرستاری کلینیکیم لە تاقیگەکانی قەستەرەی دڵ. خۆشحاڵم زۆر لە مێژە لەگەڵ دکتۆر سڵاح کار دەکەم. هەرچەندە لە چاو ڕاوێژکارەکانی دیکە نوێیە، من پەیوەندی کارکردنم لەگەڵ و زۆر باشە. هەردووکمان زۆر ڕێز لێکدی دەگرین. ئەوە دەنرخێنێت کە من ماوەیەکی زۆر درێژە پەرستارم. هەروەها لێرە و لە نێو بەریتانیا لە مێژە کار دەکەم. منیش زۆر ڕێز لە ئەو کارەکەی دەگرم. زۆر شتی فێری من کردووە لەباری بۆچی هەندێک کار دەکەین بەو شێوەیە. لەوانەیە لە کاتی نەشتەرگەری شتێک بکات من پێشتر نەمبینیوە. پرسیاری لێ دەکەم بۆچی بەو شێوەیە دەیکات. وەڵامم دەداتەوە پێم دەڵێت زۆرە توێژینەوەک لەسەر ئەوە کراوە. ئەوە وەختە کە بتەوێ شتەشی بتزی ئەفەن ینی کە بتەوێ شتەشی ببین ئەو سێوی کچکەیە تەماشای سێوانەکە ئەوە سێوە. دکتۆرگان پێم بڵێت چۆن هاوسەنگی ڕادەگری لە نێوان ژیانی پیشەیی و ژیانی خێزانی و تاکە کەسی. لە بیدایەتی کە هاتیم تەوانیانی وەکو بڵێ جیاوازێکی زۆر هەموو مابینی ئیشکردکردن کە دکتۆر کە وەکو بڵێ هەینی خۆمە بەرامبەر بە ئیشکردن کە کوردون وەکو دکتۆر هە لە کوردستان. ئێستا بۆ نمونە مەسەرەن ئەوەی کە من ئاگادارم دکتۆر لە کوردستان هەموو ڕۆژ لە عیادەی تایبەتی خۆیەتی و چەند ڕۆژێکیشی لە خەستەخانە هەیە و خۆشمان هەر دکتۆر بووینە لە کوردستان و من نزیکی ساڵێک داوامم کردووە کە هاتمە ئێرە هەستم بە فەرقێکی جیاواز کرد مابینی ژیانی ئێرە و خەڵک چۆن مامەلە لەگەڵ ژیان دەکەن ئیتر چێ دکتۆرە چه مهندسە چه بزنسمانە ملاحەزەمە کرد یعنی کە کاتیان تەرخان کردووە بۆ نمونە یعنی نەخۆش دێتە لام ئەڵێ من ڕۆژانە 1 سەعات بەیانی لەگەڵ سەگەکەم پەیاسە ئەەکەم و ساعتێکیش ئێوارە هەموو شەمە لە مەسبەحم هەموو یەک شەمە مەسەرەن فلان تەنس دەکەم و مەسەرەن هەندە عائیلەیە هەیە بۆ نمونە هەموو هەفتە جارێک دەردەچن دەچنە مەطعەم لە ماڵەوە خواردن ناخۆن
و ئاسانش زۆر بە ئاسانی ئەگەر ئینسان ئاگداری خۆی نەبیتن و ئیشەکەشت بەو جۆرە ئیشە بیتن کەوا تۆ پێویستە دائیمەن خەریک بی بۆ نمونە ئیشی دکتۆری وایە دائیمەن نەخۆش هەیە دائیمەن پێویست پێە لە ناحی علمی پێشکەوی و لە ئیشکردن احتیمالە خەفاراتە احتیمالە مثلەن لە دوو خەسەخانە ئیش دەکەیت بەس ئەخیری ینی هەستم کرد کە ضروریە کە وەکو بڵێ باڵانسێک دابنەی مابینی ژیانی ئیش ژیانی ماڵەوە بە تایبەتیش کە دەڵێن ماڵەوە ئەگەر بۆ نمونە تۆ خێزانت هەیە تۆ مناڵت هەیە یەک تۆ خۆت حەقت لەسەر خۆت هەیە لەسەری سەحەتی خۆت و کاتێک بۆ خۆت تەرخانکەی بۆ ڕاضەیە بۆ هاتوچوونە لەبەرەوەی حتا ئەگەر بۆ بە مەبەستی ئیشەکەش بیت و هەر پێویست ئەوەیە کەوا تۆ احتیمام بە سەحەتی خۆت بدەیت هەتا بتوانی خزمەتی نەخۆشەکان بکەیت فمەسەن بۆ نمونە ئەگەر خەفەر نەبم شەمە و یەک شەمە لەگەڵ ماڵەوەمە هەوڵ دەدەن ڕۆژی شەمە بۆ نمونە ئیجتیماعی بیتن یان میێوانمان دێن یان ئێمە سەردانی میێوان دەکەین میێوانداری خەڵک دەکەین و ینی بە هەردوو لا بە حکمی ئەوەی کە 22 ساڵە لێرەمە بڵێ شەبەکەکی خەڵکی کورد و خەڵکی حتا ئینگلیزی شوخی خەڵکی هین کە عیلاقاتمان هەوەیە کە هەرتوچوو دەکەین محاولەش دەکەین ئەگەر 2 هەفتە جارێک دەربچین ئەگەر بۆ نمونە مەطعامێک بیتن شوێنێک بیتن جمعای هەموو ئێوارە جمعە بۆ نمونە دەچمە ئەو شارێک کە لێ بووم لەگەڵ مەجموعە برادەری کورد تۆپانێ دەکەین ئەمەش هەم بۆ سەحەتەوە هەم سۆشیەڵە و هەم لەگەڵ یەکتری وەکو بڵێ عیلاقەکان پەیوەندیەکان هەر دەمینێنەوە شەمە بۆ یەکشەمە بۆ نمونە لەگەڵ لین و یوسف کوڕەکەم یوسف کچەکەم لین کوڕم زۆر یوسف حەزی لە تۆپانێ ئەم لین حەزی لە تەنسە منش حەزم لە هەردووکە ئیتر مەمبەرشیپە و دەچین مەسەلەن بۆ نمونە شەمان دەچین یەک شەمان دەچین تەنس دەکەین بەو نەوعی یعنی چونکە مەسەلەن کیفایەت نییە تۆ دکتۆرێکی ناجەح بی کیفایەت نییە کە تۆ زۆر شارەزابی لە بەشی خۆت لە تەخەسوسی خۆت بەڵام ضروریە ناجەحیش بی لە عیلاقەتت لەگەڵ هاوسەرەکەت ئەویش حەقی لەسەر تۆ هەیە تۆ حەقت لەسەر ئەوەیە مناڵ حەقی لەسەر تۆیە ژیانی ئەوەی کە بە بەڵانس بژی زۆر مرتاحترە و خۆشترە لەو ژیانەی کەوا تەرکیزت بەس تەنیا لەسەر یەک شتی بتن ئەویش کە ئیشەکەتە. ئەمە ڕووباری توکسپێریە لە نێوەڕاستی شارەکەدا یان شارۆچکەکەدا شارۆچکەکەی دابەش کردووە بۆ 2 بەش ئەمەش پردێکی بەناوبانگ و جوانی سەر ڕووبارەکەیە جگە لە جوانی پردەکە خۆی دیقەت بدەن هەم پردەکە هەم قەراخی ڕووبارەکە بە گوڵی جوانی تایبەت بەم شارۆچکەیە ڕازێنراوەتەوە لێرە بە هەمان شێوەی بەشێکی دیکە لە وڵاتانی دنیا کولتوری گوڵ کولتوری ژیان لەگەڵ گوڵ زۆر باوە هەم خەڵکەکە هەم حکوومەت بە شێوەیەکی گشتی باخێکی زۆر بە گوڵ دەدەن بۆ چکە گوڵ جوانە ئێستاش بەرامبەری ئەو کۆلێجێک هەیە پێی دەڵێن چێلتنەم کۆلێج چێلتنەم لیدیز کۆلێج ئەم وەکو بڵێ جوانی ئەم ئەوەیە کە پێ دەڵێن کۆلێج ئەو کۆلیجە تایبەتمەندی ئەوەیە کە یەک بەس تەنیا بۆ کچ دروست کراوە مەکتەبەکە تێکەڵ نییە و کوڕ و کچی تێدا نییە و یەک لە قازانجەکانی ئەوەی یانی هەروەکو بڵێ لە تاریخی ئەم هینە لە تاریخی ئەم کۆلیجە ئەوەیە یەک لە 1953 دروست کراوە لەو وەختەی وەکو بڵێ ئافرەت ئەوەندە قیمەتەی نەبوو کە ئێستا هەیەی و حتا زۆر ئەو خەڵکەکان بە حساب ئەو تێگەشتووەکان ڕازی نەدەبوون کچەکانیان بشتە مەکتەب حتا کەوتی ڕیاضیات و علوم و ئەو شتانە بخوێندرێتن هەموو معارەزەیان کرد بەڵام ئەم جوانی و تایبەتمەندی ئەو کۆلیجە وایە کەوە ئافرەتێک دروستی کرد یعنی هەر معارەزە زۆر بوو خەڵک لەگەڵی نەبوو بەڵام ئافرەتێک ینی پێ ناوی دۆرۆفیا بیل
1953 بڕیاری دەکات دروستی بکاتن و تەڵەبە بە 82 کچ دەستی پێ کرد. ئەمەش دووسێ وەکو بڵێ تێگەیشت دووسێ هین هەیە وەکو بڵێ دەتوانانی ئیسیفادەی لێ بکرێت ئەویش ئەوەیە کەوا ئافرەت بەڕاستی ئەگەر وەکو بڵێ مەجای بدرێتێ دەتوانیتن شت بکاتن و هەر وەکو ئەو باشترین بەڵگەی و باشترین نمونەیە کە ئەگەر بێت و مەسەرن بۆ نمونە ئێستا ئەمە کۆلێجەکە کەوا کچی مادۆنەی لێ وایە مجموعی کچی چەند ڕۆسا وزەڕا لەوێنەوە ئێستا وەکو بڵێ ئەگەر بێت و لەم کۆلیجە وەربگیرەی هەر وەکو بڵێ تایبەتمەندی خاصە و سەربەرزی ئەگەر لێرە ئەساسم قبول بکرێ و شتەکە ئافرەتێک دەستی پێکرد و پێشی چەند ساڵ. خاڵی دووەمیش ئەوەیە ئەگەر بێت و بۆ نمونە ئێمە مەسەلەن هەندێک جار تەرکیز دەکرێتن لەسەر ئەوەی کەەوە احتیمالە بڵێن مەکتەب ئەگەر کوچ و کۆرتێکەڵ بیتن مستەوای دیڕاستی و وەکو بڵێ ئاستی خوێندن و پێشکەوتن احتیمالە باشتر بیتن بەڵام ئەمەیان حقیقەتەن میسالە و بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر بێت و مەکتەبی کوڕان جیاوازبی لە مەکتەبی کچان معنایەوە نییە یعنی وەکو بڵێ فەرق و جیداییزی دەکرێتن یانیش دوا دەکەوتن مستەوای ئەم کۆلیجەوایە هەند خەڵک لێ دەردەچی ڕواسا وزەڕا لێ دەردەچن خەڵکی MP لێ دەردەچیتن مستەوای بەرز لە ژیان لێ دەردەچیتن ئەم دوو خاڵایە بەڕاستی کە هینی کردومە ینی یەک ئەوە بوو کە ئافرەتێک دروستی کرد بە 82 کچ دەستی پێ کرد دووش ئێستم کۆلیجەکە کە خەڵک شانازی پێ دەکاتن ئەگەر بێت و کچی منیان بۆ نمونە لەم کۆلیجەیە و تەنیاشی کچە و لە ناو وڵاتی بێگانەیە و لە وڵاتەکەش وڵاتێکی وەکو بڵێ موسڵمانیش نییە بەڵام قەناعەتیان هەیە ئەگەر کچ هەر لە بواری لەگەڵ کچ هین بکاتن بەروبوومەکەی زۆر زیاتر دەبێتن لەوەی کەوا کە لە مەکتەبێکی تێکەڵ ببیتن بۆ نمونە. پێم وایە هەمیشە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێوا بێت. پێم وایە هاوڕێتی و تێکەڵبوونی کۆمەڵایەتی گرنگترین شتن. بەڵێ بۆ ڕاگررتنی تەندروستی مێشک. ئەوە چۆن؟ هەمیشە چالاک بە هاوڕێکانت ببینە. ئایا ئێوە بۆ نمونە وەرزش دەکەن؟ بەڵێ بە پێڕۆشتن بۆ ماوەیەکی درێژ بۆ خاوێنکردنەوەی مێشک. بەڵێ منیش هەمان شت دەکەم. من هەموو ڕۆژێک بۆ ماوەیەکی زۆر بەپێڕۆم ئەوەش زۆر باشە. دایکم ڕاهێنەری لە شڕێکیە زۆر باشە. هەندێک لە کلاسەکانی ئەو ئەنجام دەدەم. ئەوە شتێکی باشە. تۆ بنەچەیەکی ئیتاڵیت هەیە. خەڵکی ئیتاڵیاش بە تەمەندرێژی و خۆراکی تەندروست و وەرزش و تێکەڵی کۆمەڵایەتی ناسراون. بەڵێ. ئێستا بەرامبەر خەستەخانەی چێڵنەم جێنەرال هۆسپیتالین ئەمەش وەکو دەیبینن ینی خەستەخانەکە زۆر تاریخیە تقریبا نزیکە عمری خەستەخانە 200 ساڵە و ئەم منتەقەیە پێش ئێستا ینی کە پێ دەڵێن چێڵنەم ئەوش پێ دەڵێن چێڵتەم جێنەرال هۆسپیتال ئەم خەستەخانە وەکو وتم عمری 200 ساڵە و نایەنویستووە ئەم خەستەخانە نەتەعمیرکەن بەسەر ئەوەندەیە لە ناوی تعمیر دەکەن و تەرتیبا دەکەن لەبەرەوەی بەشەکە لە مێژووی ئەم شوێنە بەشەکە لە مێژووی خەڵکەکەش زۆر متعلقە پێ حتا مجموعە کاتێک نیازیان هەبوو خەستەخانێکی نوێ دروستکەن بەڵام خەڵکەکە زۆر پێ ئەوە نەبوو اعتیرازی لەسەر ئەوەی کردو گوتی هەر ئەمانەوێ خەستەخانەکە بمینێتن ژمارەی خەڵکی ئەم منتەقە بە گشتی نەک چێڵتنم پێدەڵێن گلۆستەشە وەکو بڵێ چۆن بڵێ کوردستان و وەسەط و جنوب ئەمەش پێدەڵێن گلۆستەشە بەشێکە لە بەریتانیا ئەو منتەقەیە نزیکەی نفوسی کەمتر لە ملیۆنەکە یعنی نزیکەی 750,000 ئەم خەستەخانە لەگەڵ خەستەخانێکی تر تقریبا 20 دقیقە لێرە دوورە پێدەڵێن گلۆستەر ڕۆیەل هۆسپیتال بە هەردووکیان خزمەتی نەخۆشی ئەم منتەقە دەکەن.
از دكتورة إيمانم جنا دكتور صلاح الدينم از أخصائي ميا روماتولوجيست وكونسلتنت فيزيشنم لتشيلتنم جنرال هوسبيتال تقريبا أبنيزيكي بالصالة از بريطانيا ما هاتم قال صلاحي صالة 2004 طبعا من تريننج أخو تمام كر ككونسلتنت فيزيشن كواليفيكيشن تخش من تمام كرن من full qualified as consultant dermatologist and physician از معيدة مش الكلية بريستول يونيفرسيتي بصفاسة كلية طلبة كلية طب ازو صلاح ما طبعا صلاح كري خالي منها ما زواج كر صالة 2004 او بري من بريطانيا بو بشتوي از هاتم ما زواج كر 2004 طبعا اول صلاح الدين يونيفرسيتي بو ايش خريجة كلية طب موصلم أبا بصالة بيك فينا الحمد لله يعني ما ماشي أم هردوك هاري كاري أي كدوب كين كأم بقى هنا في مرحلة أم هردوك الحمد لله أم كونسلتانتين أو انترفنشنال كارديولوجيستا وأز كونسلتانت روماتولوجيستم جانا كما يعني قالك تشتي أويدي هبو كزحمتي متى هبون وتشالنجز هبون بس مساعدة أي كدودو وتفاهمي قال إيكودو أمشيين يعني جاينا في مرحلة یەک لەوانەی طبعا لێک لێرەشتی خاڵێکی زۆر گرنگە کە وەکو بڵێ لە بەریتانیا یعنی بە ئەوروپا بە گشتی ئەوە نییە وەکو بڵێ عارزەکە مافوری سۆرت بۆ دابنن و هەمووشت حازر بیتن هەموو ئەبێ خۆت هەوڵ بدەی ئەبێ خۆت هان بدەی ئەبێ خۆت وەکو بڵێ هینت هەبی حەماسەتت هەبیتن کە بگەیە ئەوەی بتەوێ بەڵام ڕێگایەکە ئاسانە نەخێر ئاسان نییە ڕۆژێک و دوو ڕۆژیش نییە لە پاکێتێکی حازریش بۆ نادانێن بەڵام هەوڵێکی زۆری دەوێتن و ئێمەش ئەو قەناعەتم هەیە کە من کە کوردێکم و هەروەها دکتۆری کورد قەناعەتم هەیە ئێمە توانای زۆرمان هەیە بەڵام ئەگەر سیستمێک هەبیتن هاندەری ئێمە بداتن ئێمە زۆر باشتریش دەبین لە دکتۆری ئەوڕۆپی ئەو قەناعەتم هەیە فأو یەک لە زەحمەتەکانی کە پێدا چووم ئەوە بوو کە کاتی دکتۆرایەکەم کرد دکتۆرایەکەش دەرمانێکی نوێ بوو بۆ عیلاجی جەڵتا هەتا ئێستا و عیلاجانەی کە دەدرێتن بۆ ئەوەی ئەو خوێنە کە مەییە خستە مەی بکرێتەوە و دەمارەکان بکرێنەوە پێشەوەی کە قەستەرە بکرێتن هەمووی بە حەب وەردەگیرێتن من عیلاجێکی نوێ بوو یەکەم جار بوو لە عالم لە هیچ ئەم نەکرابوو نە لە ئەمریکا نە لە کەنەدا لە ئەوڕۆپا من پێخۆشحاڵ بووم کە یەکەم کەس بووم دکتۆر بووم لە عالم کە کوردم کە توانیم ئەم بەحسە بکەم بەراوردی ئەم دەرمان نوێ لەگەڵ ئەو دەرمانەکەنە ئێستا هەنە لە کوردستان و لە ئەوڕۆپا چارەسەری نەخۆشەکان دەکرێت بەحسەکەشم لە وەکو بڵێ مەجەلەیەکی زۆر بەناوبانگ نەشر کرا و تقریبا خەریکی نزیکەی 3 تا 5 ساڵ خەریکی بەحسەکە بووم دکتۆرام وەرگرت لە ئەمریکا بەحسەکەم پێشکەش کرد و لە بەریتانیا پێشکەشم کرد و بوومە هەڵبژێردرام لە 3 کەس لەو کەسانەی کەوە پێدەڵێن یانگ ئینڤستیگەیتەر ئەوارد خەڵاتی دکتۆری دڵی گەنج کە توانیانە بەحسێک بکەن لە عالم بڵاو بکەن بخير من ماشي يا سيدي امريكا من وكو خۆم پێم وا بێ نزیکی 10 ساڵەکە بم لە وڵاتم وەکو ئەم دوکانە خنجیلانەش دەسەوەڕەکەم لە 2 ساڵ و شتێکا بێت ئاوا کراوەتەوە کاکم کردوێتەوە هەشتی بەیانی هەمانە ئەڵبەتە شتێک عازرا بۆ دەی شەو جارێشێ میوانی خۆشەویست دواکەوێت نازیێ لەگرم بەخوا تا ئەنزامێنمەوە کاک دکتۆرەوە زۆر عزیز بە وەلو کا دکتۆر گلەیەکم لێ سەرەتاوەتی براکەیم لێ دکتۆر ئاراسم ئەدن دوایەتم کاکەی خۆی چۆن ببینم وتی دەباشە خۆمم کاک دکتۆر باش کاک دکتۆر عزیزی کاک دکتۆر
از طبعا هاتما بوقت هاتما بريطانيا من نظاني از چه خارنه كي بكم من نظاني من فكرة كرمجود أفخارنا شطفت بيتا خارن أفتشتش طفت بيتا طبعا إجبر وقتها كلية طبهم بس اهتماما من خاندن بو مالما نتلا أسشب كم بس مجرد از اهتمامي بخاندنا خوش ولا خو بكم هات ماليرا تو ام ديرين بلدي خوينينا بما ام حسكين خارنيت خوب خوين ام مشتاق بين بو خارنا خوب ورينشنامه بجا طبعا بيتشا اس فيربوم اس حسكم يجفي بو بتشيكت خو بتشيكت من قالك حسكن يعني كشامن حس كتل دويت كت كوري من حج دولميت كت صلاح حج خارنا اوف كبرنجيت كيت فاز يعني عاده طبعا زحمته كتو رجع حفتانا كتو تشتي قرص تشيكي فأم شنبي وإك شنبي أم ولد كين كرجع كأم همو بس خاردنت خو تشيكين خاردنت مثلا دولمايا كوبايا ترشكا بتشيك كيف وانتت يعني كبوما وكي تشي تجمع كأم بيك فينا أبخو قالك يعني يا صناهينية وزحمتها بس أزبيجم كشندي مهمة تشولا خبكي نفسي وقتي مهمة كتو مال خورة بكي جوا كي تشبكي كأم حس بغربتنا كين أنا رايقرم قول اشترنك إيه بس بفر باران إيشكا نراون مستين حرب بردوام دو تيمن بردوام دو تيمن عفس عيني تيمن هموش كردن برشلونة ريال مدريد هموش كردن هموش عيني شارن أوش كردن أوش منالن كاني أو دو تيمن من هادري ريال مدريد نين بس أمشوا ريال مدريد من لبرو تيمك ريال مدريد مجبورة تو هاي ببال أم كان دروا تولى دفاعي من مشغولة كم أو جارة من مشغولة كم فنعطيهم جول لكن تبع شيء أخي كم يوم أو نزيك بوين دست خوش هر براستي يارزاني في زور باشا رونالدو أري والله والله من دكتور وازم صار كم بود وزار ودبو درس معنا بو براسي وكو دكتور يجي خوي زور بيس معنا زور ضروري نبي بو هالبسيارك وكو داعش براسي الحمد لله كسي زور استفادة قناعات مايا نازم ليش من برسيو بخوا لجنجتي ياريشي نادي بوبيت نازم ياريشي زور برزوبيت هذه برايتي توزع معي إيه بس أنا ما شاء الله زانا شارع زاي زور أكتيفيشة زور أكتيفيشة والله لا من أمشوا بيني براسي يارزاني كي باش زور مهمة حفتانا كلا قل معنا إيمش براسي بو إيمش جوت تقوية قبل دست خوش Absolutely. So where's the next one going? Oh, maybe. I would recommend that you continue on it for 12 months from today's procedure. But after the clinic, I'll see you. I'll see you later on, and I'll see you in my clinic again. And then I'll go through all your medications. استش وكوبليك قصرة كمان تواكردو شبكك من بويداينا ببين مضاعفة وببين مشكلة أوش بلاستيكا كوكوبلي أو شويني كدام عنا وباش ما يكتر هيج بدرناك ويتن وبيموت وعلاجه كان يشيو توزع إسراح الدكاتن ودواء داني عصر أجيتا مالوا وأوش استفادة أويك لا وكوبلي لا دمار لا دس بكريتن لبروي رأسا دينا داري وبرويشتنو شو مشكلة نابيتن ودوايا من كنخوشك شو مالوا لعيادة يخون دبينمو متابعة علاجه كان دكينو بزانين وضعي شونية. Excellent. I'll see you later. نوفي من يوسف صلاح دينا از 15 سالم وش از جمع مكتبة نوفيكا بالكار سكول وش از جمع ريفيتشن 25 دقيقة بيفيتشيتن وش 25 دقيقة نيف ساعة
ببيتن وقت هما بمكتبه وش من قالك شي كانت طباني كام يعني بريك تايم لانش تايم از تم في ماله بخو خود قورن دستفيج كام نفيج كام وجاز بخو خاندن كم أجر من هومك هيا وش يعني وقتين من هومك نيا مجالين از بخو صحك من تلفزيون صحك من فوتبول هايلايتس وش وقتين جمعية كما طباني هو قال بابي خو بخوش طباني كم قال شي قخو ونبوي مصطفايا وش أم قالك باش طباني كاين وش تيكي تاكو أوت كاين همو جاري از بوزيشن من حجومة left wing از وكي ميسي لعب كم كما قلنا في خلق كده وش تيكي تاكا كم وكي ميسي جولات كم دريبلينج وكي ميسي نجارة باس من وكي ميسي قول من جوانن Hi, I'm Andrew Griffin. تووشی چەڵتەی دڵ بووم لە یانەی گۆڵف لە وێتنی. ئامبولانسەکە زۆر بە خێرایی لە ماوەی 10 خولەکدا هێنامی بۆ ئێرە. لە هەمان ڕۆژ دکتۆر سەلاح چارەسەری بۆ کردم. بەگشتی ئەزمونێکی زۆر باش بوو بە تایبەتی کە جەڵتەی دڵ بوو. هەروەها ئەو نوشتەرگەریەی کە بۆی ئەنجامدام. لەو کاتەوە چاوەڕێی بە دواداچوون دەکەم چونکە دکتۆر سەلاح گوتی لەوانەیە نەشتەرگەریەکی دیکەت پێویست بێ. ئەمڕۆ ئەوە دەکرێت. خۆشحاڵم جارێکی دیکە لەلای ئەو چارەسەر وەردەگرم. ئەو بە تەواوەتی چاکم دەکاتەوە. ناوی من لینا از چما بالکار سیگل برای خو چما صفحه هفته از نوکا چما بس بری نوکا من مکتبه کبو ریچارد پیت بو و وقت از ویری بوم آخروش من 4 خلاط اینا و اکلوان من 1,000,000 كلمة بخاند بصالكه از احسن لعب درچو بطبانه بوكتشا والمكتبة كيفن يبرينوكا ويوسف قال لك هاري من كرم جونا حوشة مهندك أوات كر دا يوسف عندك جار العبا قال ويسح كما و يعني قال لك خوشة قال يوسف بكاي ويدو يسه بحثي كردستان كر عراق كر وش من صد دركفت ويدي يشاره من خلاط نویسین هبو و أحسن نویسین بو بصالة ومن صد الويش دركفت وجا وقت استيما ماله از الغرفة خو هندك خاندنت كم هندك درسا بخينم ووقت هندك جاره كم وقت زيده هيا از چم كيكات شت كم وقالك حشويت كم وقت از بيج مديك خو من دويت هندك خارنا زانم چکم وکی دلمه و برنجی و آفگه يعني خارنة أصلي